کەواتە ئەمە دینی فترەیە ئەگەر ئینسان هەستی پێ بکە، ئەگەر ئینسان بیخوێنێتەوە، ئەگەر ئینسان منەتی لێ بزانێ. بەڵە خۆشەویستەکەم ئەو کەسە منەت لەمە ئەزانێ کە لێی ونە بێ، کە نازانێت چی لێ کردووە، کە بە دوایە ئەگەڕێ و نایگاتێ. کەواتە جوانترین و باشترین دینێک کە ئێمەی فێر کردووە لە دنیاە چی باشە بۆ لاشەمان بە ڕۆژوو بە بۆ چکە ئیسپادەی لێ ئەەکەی وانتەسوم و خەیڕون لەکم. ئەگەر ئێستا سوودەکانی ڕۆژووتان بۆ بڵێم هەتاوەکو پاشێ و تەواو نابین، بەڵام مادەم ئیسفادەی لێکی بە ڕۆژوو بە نەخۆشیت بەڵێ بە ڕۆژوو بە لەگەڵیان مادەمە توانی بە ڕۆژوو بە چکە ئیسفادە لە ڕۆژۆکەکەی. بەردی گوچیلت هەیە بەڵێ بە ڕۆژوو بە ئیسفادەی لێەکەی. شەکرت هەیە بڵێ بە ڕۆژوو بە، جەڵتت هەیە بڵێ بە ڕۆژوو بە. سبحان الله ئێستاکەنا لە ئەوروپا عیلمێکدا هاتووە چارەسەر بە ڕۆژوو. ئەوەی ئێمە پێی بەتاقەتە بین، ئەوەی کە ئێمە ئاڵین وازانین کەلی ناشانمان بۆ خوا گرتو وەڵا بە ڕۆژوو بووین، 30 ڕۆژی ڕەبەق ئێمە بە ڕۆژوو بین، 11 مانگی ڕەبەقیش خواردوومانە. سبحان الله. لەبەرەوە ئەم نیعمەتە کاتی هەستی پێیەکەی کە خواردنێکت نەما هەست بە برسێتیەکەی چەند خۆشە ئەو خورمایەکەی خەیتە دەمتەوە ڕۆژەکەی پێشکەنی هەست بە نیعمەتەکە ئەکەیت. ئەی بۆ پێشتر هەستت پێ نەئەکرد کە ورگێ بەردەوام تێر بوشتی ترێت تێخنی. بەڵێ نیعمەتەکانی خوای گەورە بەسەر ئینسانەوە زۆرن. لەبەرەوە ئینسان چۆن پێویستی بە خواردنە، پێویستی بە خواردنەوەیە، پێویستی بە جلوبەرگە بۆ ئەوەی کە ناشرین نەبێ. ئەلەم تەڕە ئیلە الەذی ئاتەیناه ئایاتینا کولها. ئایا کەسێک نابینی کە ئیمان و بەڵگەکانی خۆمان پێدا فەنسەلەخە منها. خوای گەورە فەرمێ بەڵگە و دینی خۆمان دا بە کەسێ، عیلمی خۆمان دا بە کەسێ، ئەویش لە خۆی داڕنی. سبحان الله. ئینسیلاخ لە زمانی عەرەبیە چۆن مەڕێک کەوڵکەی کەوڵەکەی دەربێنی گۆشتەکەی هەڵواستی ئەمە پێوتە ئینسیلاخ، یعنی پێستەکەشی پێوە نییە. بۆیە ئەو کەسەی کە سبحان الله خۆی ڕووتەکاتەوە پێستی پێوە نییە، چکە بۆ خەڵک لە ژێر پێستەکەی ئەڕوانێت چ جوانیەک هەیە. پێستەکەی پێوە نەما ئەمە ئینسیلاخی کرد، ئەمە هیچی پێوە نەما بیپارێزێ، احتیفازی پێوە نەما. ئینسان کە پێستی مرد و پێستی نەما ئەو کاتە میکرۆب بە ئاسانی پێوێرێت و هەموو شتێ خۆی کا بەژوورە. حەج میکرۆب بیەوێ لە ناو پێستەکەەوە کە پێست نەما خۆی کا بەژوورە. بۆیە ئینسانێک کە پێستی ئەسووتێ ئەمرێ. ئەگەر ئینسان لە سا 80 بسووتێ لە ساسە ئەمرێ. بۆ چونکە هەموو میکرۆب و هەموو زیندەوەرە و هەموو بەکتریا هەموو ڤایرۆسە خۆی کا بەژوورە، مشکلەیەکی نییە.